لە بازاری کۆنەفرۆشانی شێخ موستەفای هەولێرین. ئەم بازاڕە تایبەتە بە پێداویستی کۆنەی ناوماڵ و کەرستە سەرەتاییەکانی ژیان. ماڵ هەبوو مەسەلەن بە 6 وەرەقە بوو، بە 7 وەرەقە بوو، بە 2 وەرەقە بوو، بە 20 وەرەقە بوو، بە کاملی. مام شکوور حاجی مراد ماوەی 40 ساڵە کڕین و فرۆشتنی پێداویستی کۆنە دەکات. ئەو دەڵێت بە هۆکاری نەبوونی موچە بێ بازارێکی زۆر دروست بووە، هاوڵاتیش هەبووە بەهۆی نەبوونیەوە بەشێک لە پێداویستەکانی ناوماڵەکەی فرۆشتووە. ئەو کەسێک کە محتاج بێتن لە ماڵی ئەشیای زیادی هەیە بۆ خۆی دێدەی فرۆشێتن لە محتاجیە ئەموری خۆی پێبڕێەوە باتن. ئەو کەسانەی کە ئەشیاشیان دەوێت پێی ناکردرێ نوێ لە لای ئێمە دەبا بە نیوە قیمەتە زۆر فەرقیە لەگە نوێ. وەکو برەی پێشان لە نەوەتەکان بەدواوە کە ئەمە لێرە بووین بازار ڕاستە گرانی بوو، بەرام جم و جۆلەشی زۆر باشە بوو، پارە هەبوو، عالم یعنی ماڵی خۆی دەکڕی، ماڵی خۆی دەفرۆش، ئەوە شێشی تر بوو. بەڵام ئەو ڕۆکە کابرایەک ئێستا مەسەلەن مافورێکی یان کەوەنتەرێکی هەیە تەماشاکە ئەموری ژیانی زۆر خراپە دەڵێ لێگەڕە بە هەر ئەوەی خۆم بێ باشترە بیفرۆشم نۆک پێم نەکردێتەوە چۆنێ بێ بۆ ئیدارە بکەم. وەزی بازاری کۆنە خەڵک زیاتر سا لە فرۆشتنە لە کڕین زۆر کەمە، زۆر خەڵک کەم دەکڕێ، تێگەش هەمووی هەیەی بژێ ژیانی خۆی دەفرۆشێ لە ماڵەوە. موتەکە بۆی دەرینانێ موتەکە بەش ناکرد مەگزارە موتێ بەشی ناکە وەزەکە بەخۆی لە گرانیە. بازار ئێش لەگە عەرەبە عەربی وردەورە دەڕۆنەوە کەشت ناکرێ بازار ئێزا زۆر دابەزیوە. ماوە پێشتان نارم گەلە خراپ بوو بەس ئەوە دوسێ ڕۆژ یعنی عالەمەکە ئێستا بڕێک فەرقی کردەوە. ئەگەر دۆخی موچە بەردەوام بێ ینی بازاری ئێرەش بەردەوام چاک دەبێت؟ بەڵێ باش دەبێ الحەمدولیلا، یعنی ئێرە لە هەموو دێتی باشترا، لە هەموو ئەوکان یعنی ئێرە باشترا، چونکە هەموو نەوعات تێدایە کابرا دێتن خەرچی ئێرە دێریان شتەی هەرزان دەکڕی، ئەوە ئێستاش بڕێک معاشەکەی دەدەن شتەی نوێ دەکردەوە لوماری، یعنی شتەکە فەرقی کردێ زۆر باشە. هاوڵاتیان دەڵێن چارەنووسی ژیان و بازارمان بەستراوەتەوە بە موچەوە، گەر موچە بێت ئەوە پێداویستەکانمان لەو بازارەدا بین دەکەین. ئەگەر معاش شتوا بدرێ باشێ بەس کە معاش نەدرێ بازار خۆش نییە. ئەو هەوراز میشوانەی لە ڕابردوو هەبووە یاخود ئەو بەرزی نزمیانی لە ڕابردوو هەبووە، چۆن بۆ بەراورد بە ئێستا بازاری پێشووتر فەرقی هەیە لەگەڵ نەبوونی ئێستا؟ فەرقی گەلێک زۆرە. پێشا بازار گەلە خۆش بوو، زۆر خۆش بوو، خەرک شتی دەکرد، بەس ئێستا ئەوەی نەما، ئەو بازارە نەماش پێشان. کەونە دەکرد دەفرۆشێ لەبەر ئەو هەرزانترا ئەو دەکردن فەقیرە مەسەل باشتر دەکرێت ئەوی. الحەمدوللا یعنی باشە موچەکە بهێت چونکە هەیە کرێچیە بەڕاستی هەیە ئیشی وەکو پێویست نییە، بەس ئەگەر بە بەردەوامی معاش بێ تەوان بازار دەبژێتەوە، بەس بە معاشەک و دوو معاش و یعنی ئەوە بەڕاستی وەزەی خەرچی بەڕاستی ناخۆشە. بەهۆی نەداری و دەستکورتیەوە بەشێک لە هاوڵاتیانی هەولێر بۆ دەستخستنی پێداویستەکانیان ڕوو لەو بازارە دەکەن، بەشێکی تریش کەرستەی ناوماڵیان دەفرۆشن بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ژیانیان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.